عمر کوڕێکی باش بوو بەڵام هەڵەیەکی هەبوو زیاد لە پێویست متمانەی بە خەڵکی دەکرد وای دەزانی هەموو خەڵکی دڵم نێتیان وەکو ئەو پاکە من ناتوانم جارە پێتان بڵێم عمر دەگەڕێتەوە یان نا بەڵام ئەوەندە دەزانم کە هەر خیانەتێک لە عمر کرابێ بە خۆشەویستیەوە دەستی پێکردووە خير بێ بەڕێز ناوی من ئەزاری هاتوومەتە ئێرە تا تۆڵە وەرگرمەوە